بەناوی خوای گەورە و میهرەبان بۆ هەر کەسێک لەم وڵاتە کە خەمی تەندروستی و ژیان و مردنی خەڵکێتی. ئەمڕۆ بە دوواداچوومان کرد بۆ دەیان بەناو گۆڕەپان کە خەریکی دروستکردنی بەنزینن، خەریکی دروستکردنی گازوایل و سوتەمەنی. ئەمانە لە هیچ شوێنێک مۆڵەتیان نییە، نە لە وەزارەتی سامانە سروشتیەکان نە لە شارەوانی. سوتەمەنی لە ئێرانەوە دێنن لەگەڵ پترۆکیمیاوی کۆندێنسەی بەبێ هیچ مختبەر و فلتەرێکەمانە تێکەڵ یەکەن. ئەمە بە دڵنیایی ئەبێتە هۆی توشبوونی نەخۆشی شێرپەنجە. ئەمە ێستا ڕاست ئێمە لە تانجەرۆی نەمڕۆ دایان گۆڕەپانمان سیر کردووە، یەک دانەی مۆڵەتی نییە. بەویستی خۆیان چیان بوێت تێکەڵ یەکەن، بەنزینە بێ لە پاڵاوگە دروست بکرێت. ئەگەر ئۆکتانەکەی سەروی 95 بوو ئەبێ بخرێتە شوێنی لە مستەودعات و لە مستەودعات ئامادە بکرد. بەڵام بەداخەوە ئەمبینی و ئەمێ لێرە شتێکی تر بڵێم، ئەم شوێنانە و لە دۆک لە منتیقەی کاشێ هەیە و لە گۆڕەپانەکانی هەولێریش گازوایل دروستەکرێت. ماوەیەکی زۆرە هیچ گازوایلێک لە سلێمانیا فەحس نەکراوە کە ئەکرێتە مۆلیدە و ئەکرێ بە قورگی خەڵکە. بۆ زانیان ئەو گازوایلانە هیچی لەژێر پشکنینە دەرناچن، پشکنینی گازوایلیان ڕاکرد. ئەمە ئاماژەیەکی مەترسیدارە. گازوایلی خراپ کە مۆلیدەکان سەرەتانەکە بە قورگی خەڵکە. ئەم بەنزینەی کە بەم شێوە مەترسیدارە دروستەکرێت لەگەڵ دووکەڵی کارگە گەورەکانی سلێمانی لە 2-3 ساڵی ئایندا ڕێژەی توشبوانی شێرپەنجە بە هەزاران کە زیاد دەکات. و ئەمەش چارەسەریە، بەڵام بەداخەوە حکومەت ئیرادەی نییە. تەنیا 3 پاڵاوگە لە هەولێر و سلێمانی و دۆک بەنزین، گازوایل، نەوتی سپی بەرهەم بێنن کە ئەتوانرێت پێداویستی ناوخۆ بە زیادەوە دابی نەکا. حکومەت لە پاڵاوگە فەرمیەکان بەنزین و سوتەمەنی بە کوالیتێکی باش بەرهەم نایەنێ، بەڵام ڕێگەی داوە سەدان گۆڕەپانی وا دروست کرێ کە ئێستا من لێرام زۆر بە ناڕەحەتەتوانم بۆسم لەبەرەوەی بۆنێکی زۆر پیسیە، ژینگەی تێکداوە، زەوی تێکداوە، ژیانی تێکداوە. ئەمە مەترسیەکی گەورەیە لەسەر ئایندەی کوردستان. بەداخەوە ماوەیەکی زۆرە هاوارەکەین، بەڵام بەرپرسانی باڵا وەک ئەوەی تەنیا خەمی گیرفانی خۆیانیان بێت هیچ لەلایەن گرنگ نییە خەڵکی کوردستان چی بەسەریەت. چون پاڵاوگە گەورەکان کار پێ ناکەن بە ستاندارد، هاتوون دەیان گۆڕەپانی بێمۆڵەت و ساختە دروستون کە سوتەمەنیەکەرێتە گازوایل بەرهەمێنن، بەنزین بەرهەمێنن بەبێ هیچ فلتەر و ڕەقیبێک. بۆیە ئامانجی منم ڤیدۆ ئەوە وەم پەیامە باشتر بگا و ئەو کاتەی حکوومەت لە 3 پاڵاوگە فەرمیەکەی خۆی سوتەمەنی بەرهەمهێنا، گازوایلە، بەنزینە، نەوتی سپیە و تا دواتر ئەتوانێت بە نرخێکی ئەرزان تەندروستیەکی باشتر بەخوا لە ڕووی دارایی شۆقازانجەکە. لە دنیا نەبووە نەوتی خاوتە بێ و پاڵاوگەشە بێ ئیشی پێ نەکەی. لە کاتێکا وڵات هەیە پاڵاوگەی نییە، نەوتی خاوی نییە، بەڵام پاڵاوگەی هەیە، لە دەروە نەوتی خاوەسێنێ بۆی بەستان دەردبی پاڵێوێ. ئەمان چون پاڵاوگە گەورەکانیان داخستەوەی بەستان دەردیشەکە بۆ ئەوەی دەیان شتی خراپ دروست بێ. هیوادار بەم جارەم پەیامە بە باشتر بگا. لای من هیچ شتێک لە تەندروستی و ژیانی خەڵک گرنگتر نییە. دۆکان ئابینن ئەمە دەیان گۆڕەپانی درە کە بەبێ مۆڵەتی وەزارەتی سامانە سروشتیەکان و نەوت و کانزاکانی سلێمانی هیچ دامەزراوەیەکی حکوومەت کۆنتترۆڵ و چاودێت نییە بەسەریانەوە چی بەرەمێنن، چی تێکەڵەکەن، چۆنەکەن، کە ئەمە مەترسیەکی گەورەیە لەسەر تەندروستی خۆیان و کرێکارەکانیان پێش هەموو کەس ئەو جاهاوڵاتیانی کوردستان. من لەگەڵ نامبڕینی کەسانیم، بەڵام ئەمە پێویستە مۆڵەتیان هەبێت لە ژێر چاوتێریا بن، بزانێت چی بەرهەمەهێنرن بە پێی ستاندارد کارەکانەکەن یاخودنە. بیننەمە ئاوی تانجەرۆیە پاشماوەی ئەو گۆڕەپانانەی کە پێشووتر پیشانمدان کە بە نایاسایی بە بێمۆڵەت کارەکانیانەکەن، پاشماوەی بەرهەمە نەوتیەکانیەتە ناو ئاوی تانجەرۆوە، ئەبینن ئاوەکە کەفی کردووە. ئەمە نەتیجەی پیسبوونیەتی و ئەم ئاوە دەڕواتە ناو ڕووباری سیروانەوە و خەڵکی قەزاکانی دەربەنی خان و تاوەکو کەلار و خواردتریش ئەمە بەکارەهێنرێ. ئەمە وای کردووە کە نەخۆشی شێرپەنجەیان نەخۆشیەکانی تر بە تایبەتی بۆ لە نمونە لە قەزای دەربەنی خانە بە ڕێژەیەکی بەرچاو ئەم نەخۆشی و مەترسیە زیاد بکە و ئاوەکەی هیچ مەرجێکی بەکارهێنانی تیان نەبێت. و ئەمە ئەیبینن ئەمە زیاتر لە 200 گۆڕەپانی دیکەیە لە سنووری پارێزگای هەولێر کە مۆڵەتی وەزارەتی سامانە سروشتیەکان یاخۆت ناوەندی پسپۆڕی لە بواری نەوت و بەرهەمی نەوت و مەنچوجاتی نەوتی نییە. بۆ یەکێکی تر لەوانە بۆ نمونە پشتێکی پێوتێت تێکەڵەواتە و بەنزینەی لە دەرەوە هێنرێ لەگەڵ کۆندێنسەیت و مەوادی ترا تێکەڵەکرێ. ئەمە وەکە بینن خوا نەخواستە ئەگەر ئاگرێ بکەوێتەوە لەوانەیە دەیان کەس بکوژێ کە پێشتر وێنەی هەبووە لە ئەفغانستان و لەکوێ $1 ملیۆن زیان بگەێنێ و ژینگە و ئاوەکە و دۆخەکە پیس بکە. من لەگەڵ نامبڕینی کەس نیم، لەگەڵ سادانی کەس نیم، بەڵام
ئەمە بێ ڕێکخرێتەوە مۆڵەتی هەبێت بە پێستاندەر کار بکەن چاودێری بکرێەوە مەرجەکانی تەندروستی و ژینگەیش بۆ خۆیان لەبەرچاو بکەن.